یەکێتی نیشتیمانی کوردستان باس لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە بوارە جیاکاندا لە یادی 40 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان باس دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان چی جیای دەکاتەوە بە بەراورد بە حیزبولایەنە سیاسیەکانی دیکە. تایبەتی بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شلێر غەفور ژاژڵەی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوسمیانە خاتوە. شلێر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. دەمەوێت پەیامی بەڕێستان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بزانین. زۆر سپاس بەیانی ئێوە کورسات و بەیانی هەموو کوردێک و هەموو بینەرێکی کورسات باش. سەرەتا حەزەکەم پیرۆزبایی خۆم بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و 48 ساڵی تەمەنی یەکێتی پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەمخانەوەدا بەڕێز و شکۆدارەکانی شەهیدانی سەربەرزی کوردستان بکەم و سەرجەم تێکۆشەران و زیندانیانی سیاسی سەرجەم ئەو کەسانی کە ڕۆژێ لە ڕۆژان متمانیان هەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەیەک و جۆڵانەوەیەک و شۆڕشێکی نوێی دەست پێ کردووە و لەگەڵ یابوون باوەڕیان پێی بووە و سەرجەم کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ خاتوش لێر دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرە سەرەتایی دامەزراندنیەوە تا ئەم قۆناغەشی بەردەوام لە هەوڵی بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد بۆ سەربەخۆی گەلی کورد بۆ فراهەمکردنی ژیانێکی شایستە و خەمخۆرانە بۆ تاکەکانی بۆ هاوڵاتیانی کورد. لە یادی 48 ساڵیدا یەکێتی چۆن پێدەنێتە قۆناغێکی نوێەوە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. ئەگەر ئێمە لەم ڕۆژە پرچکۆیەدا پێویستە یعنی یادێک لەو بڵین سەربەرزان و ئەو تێکۆشەرە ماندووانە بکەینەوە کە بەڕاستی دەستپێک و هەڵگری مەشخەڵی ئەو شۆڕشە بوون هەر لە بەڕێز یادی بەخێر هەواڵ مام جەلال ڕۆحی شاد بێ و دەستەی دامەزرێنەر و هەموو ئەو شەهید و تێکۆشەرانی کە لە سەردەمی ڕۆژی خەباتی سەختە و لە ڕۆژی نسکۆدا ئەوان لە بڵین لە ئەو پەڕی نسکۆدا کە خەڵک هیچ ئومێدی نەمابوو ئەوان لە لوتکەی ئومێدا بوون و بە ژمارەیەکی کەم بە متمانە بەو قائیدە جەماوەری و ئەو هێز و ئەو هێزە شاراوەی کە لە ناخی هەموو تاکێکی کووردا هەیە بە متمانە بەوەی کە لە ناو ڕیزەکانی گەلی کووردا ئومێد هەر هەیە بەڵام چاوەڕی ئەوەن کە مەشخەڵێکدا بمەزرێ دروست بکرێ دەست پێ بک بۆ ئەوی ئەوان لەگەڵ یابن و پشتی بگرن بە متمانە بەوەی کە کۆمەڵێک هەواڵی تێکۆشەر پێشتر هەر لە خەباتا بوون هەر لە تێکۆشانە بوون و قوبوڵیان نەبوو ئەو بڕیارە کە شۆڕش کۆتایی پێبێت لە ناو گەلی کووردا بە تایبەتی لە باشووری کوردستان متمانە بە هەموو ئەو هێزە شاراوی کە لە ناو تاکی کورد هەموو تاکێکی کووردا هەیە ئەوان شۆڕشیان دەست پێ کردەوە شۆڕشیان دەست پێ کردەوە شۆڕشێک کە وەکو چۆن دیکتاتۆری پێش و سەدام حوسێن وتی ئەگەر دارخورما لەسەری مام جەلال بڕوێ جارێکی تر مام جەلال ناتوانێت سێ پێشمەرگە بەرێتەوە بۆ شاخ. لەو لوتکەی ناوئومێدیە گەیشتینەوە ئێمە ئومێدێک کە ئەم سەروەری و هەموو ئەم دەستکەوتانی لێ هاتەدی بە هەموو ئەو خەباتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوویەتی دیارە ئەو تێکۆشەرانە زۆر گرنگە کە ئێمە لەم ڕۆژەیە بەردەوام یانی باسییان بکەین و بیان نرخێنین ئەو تێکۆشەرانە بەڕاستی ئەوانە بوون کە هەر لە منداڵیەوە دەستیان کردبوو بە تێکۆشان و خەبات و لەگەڵ شۆڕشی نوێدا و لەگەڵ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتر شۆڕشی نوێ بەڕاستی بەردەوام بوون ئەوانە بوون کە هەموو شتێکی خۆیان بەخشی بوو ئەم گەلە هەموو شتێکی خۆیان بەخشی وە بە متمانە بوون بەوەی کە بە بیرێکی نوێ بە دیموکراسی بە ئایدیایەکی نوێ بە بیرە بۆچوونێکی نوێ لە بەرەیەکی نیشتیمانیان نەک ئەوەی کە لە تاکڕەوی خۆیان یا خۆت تەنها خۆیان بڵێن ئێمە بەس ئێمە هین بە متمانە بوون بە هەموو ئەو شتانە ئەوان بە دیدێکی نوێەوە هاتنەوە ساحەکە هاتنەوە گۆڕەپانی خەبات. باشە خاتوش لێر کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان کە مێژوەکەی سلمێنەری ئەوەیە کە هەمیشە بە دیدێکی نوێ و دیموکراسی و خزمەتکردنی هاوڵاتیان کاری کردووە لە داهاتوشدا لە یادی 48 ساڵشدا ئەم پەیامە چۆن بۆ هاوڵاتیان زیندوو دەکرێتەوە. جا ئێمە کە باسی ئەوەمان کرد بۆ ئەو چی باسمان کرد بۆ ئەوی بیبەستینەوە بۆی کە یەکێتی پێویستە لەم ڕۆژەدا نرخاندنی بۆ بکرێ پێویستە لەم ڕۆژەدا سەروەریەکان باز بکرێتەوانێ یەکێتی چی کردووە بۆ خەڵک یەکێتی ئەو هێزە دیموکراسیە ئەو هێزە تازە بوو ئەو نوێگەریە بوو لە شۆڕش و لە ئایدیا و لە بیرروبۆچوونی گەلی کووردا کە دروست بوو و بە درێژایی ئەو ساڵانی کە پێش ڕاپەڕین دەستکەوتی زۆری هەبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەبینی لە ناو گوندەکاندا ئەنجومەنی گوندەکان دروست کراوە
هەولی داوە کۆمەلگا ڕێک بخا کۆمەلگا بەرەو پێشەوە بەرێ جۆرێک لە دیموکراسی بوون لە گوندەکانەوە دەست پێ بکات و هەولی داوە بە بنەمایەکی دیموکراسی کە باوەڕی بە بیرۆ ڕاجیاوازەکان هەیە وەکو بەرەیەکی نیمچەبەرەی دروست بوو کەواتە ینی باوەڕی بە بیر و بۆچوونە جیاوازەکان هەیە بۆ ڕاپەڕینیش بە هەمان شێوە هەولی نەداوە کە تەنها ڕاپەڕین بک بە دەستکەوتێک بخۆی هەرچەند ئەو پێشڕەوی و ئەو سەرمەشقی ڕاپەڕین و سەرمەشقی ئەو دەستکەوتانە بوو بەڵام بەردەوام هەولی کردو هەولیاوە خوێندنەوەیکی گشتگیری هەبێ بۆ گەلی کورد و بۆ هەموو ئەو کەسانی کە لە کوردستانە ئەژین لە ڕووی ئەمەوە لە دوای ڕاپەڕینیش یەکێتی هەولی داوە بە شێوازێکی دیموکراسیانە ئیدارەی دەوڵەت بدا و ئیدارەی هەرێمی کوردستان بدا بۆ ئەوە ئەبینین یەکەم دەست پێشخەر بوو بۆ دامەزراندنی پەرلەمانی کوردستان و لە هەموو بابەتە دیموکراسیەکان و کرانەوەی دنیادا بەڕاستی خاوەنی بیر و بۆچوونە نوێگەریەکانن لە بواری مافی مرۆڤ دامەزرێنەری وەزارەتی مرۆڤ مافی مرۆڤ و بیرۆکەی مافی مرۆڤ دامەزراوەیە کە داخۆکی لە هەموو تاچێک بکە بەدەر لە هەموو بیر و بۆچوون و ئایدیایەکی جیاواز و هەموو ڕنگ و هەموو ئاینێکی جیاواز دواتر لە مافی ژنانە ئەو هێزە سیاسی بوو کە سەرمەشق بوو هەر لە سەرەتای دامەزراندنیەوە ژن هەبووە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا و لە ڕاپەڕیندا خەباتی ژن ئاشکرایە و هەروەها لە دوای ڕاپەڕین لە خەباتی مەدەنی لە پەرلەماندا لە خەباتی سیاسیدا لە تەواجودی ژن لە پشتیوانی لە ژن لەناو بڵین کیانە سیاسیەکەی خۆیدا و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەدەر ئەویش لەناو کۆمەلگادا بەردەوام ئەو هێزە بووە ئەو هێزە سیاسی بوو کە بەردەوام قسەی هەبووە لەسەر مافی ژن بەرەنگاری ئەو نەریت و دابوو نەریتە دواکەوتوانە بووەتوانێت کە متمانیان بە ژنی یاخود ڕۆڵی ژن تەهمیشەکەن و فەرامۆشی ئەەکەن یاخود چۆن ئەڵی زوڵم و ستەم لە ژن ئەەکەن و هەولی داوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی خەباتی مەدەنیەوە لە ڕووی کاری ڕێکخراوەی لە ڕووی پشتیوانی لە ژنەوە لە هەموو ڕوویەکەوە هەولیاوە کەیسی ژن بەرەو پێش بەرێ و ئەمانە هەموو ئەو ڕۆمەدەنیانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەولی داوە ڕابەرایەتی کۆمەلگا بکە هەموو ئەو دەستکەوتانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر باسی بکرێ بە ویژدانەوە و بەراورد بکرێ بە لایەنەکانی تر یعنی پێم وانە هیچ لایەنێکی تر هەبێ بتوانێت بە بارتەقای یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستاندا بتوانێت کە بەراورد بکرێت و بهێنێت ئەوەی کە بڵێن بارتەقای یەکێتی نیشتیمانی کوردستان هەم خەباتی هەیە لە ڕووی سیاسی و ئەسکەریەوە و هەم لە ڕووی مەدەنیەوە و هەم لە ڕوویکی تریشەوە من حەزەکەم ئاماژەی پێ بدەم یعنی بەڕاستی ئەگەر ئێمە باس لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەین ئەبێ باز دەوە بکەین بۆچی دروست بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو دروست بەدا کۆکی لە مافی گەلێکی چۆساوە بکات لەبەرەوە بەم دیدەی نەتەوەییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پشتیوانی هێز و لایەنە سیاسیەکانی کوردەکانی تر بووە لە پارچەکانی تری هەرێمی کوردستان بەردەوام پشتیوانی خەباتیان بووە و هەولی داوە چارەسەری کێشەکانیان بکە و ئەمە هەواڵ مام جەلال سەرمەشق و ڕابەرایەتی ئەم بزوتنەوەی کردو ئەم خواستەی کردو هەمیشە باشە خاتوش لێر دیارە تەواوی ئەو لایەنانی کە باستان کرد ینی مێژوو سەلمێنەریەتی بابەتەکانی دیکەیان ئەو خاڵە جەوهریانە بە تایبەتی ئەگەر لە هەندێک بابەت تاورد بینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خاڵی جاکەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزب و لایەنەکانی دیکە چی؟ بەڵێ خاڵی جیابکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانی تر ئەکرێت لە هەموو ڕێیەکە ئێمە باسی لێ بکەین ئەگەر باس لە مێژوو ئەەکەین وتمان ئەوە خەباتێکی درێژکراوەیە و هەموو ئەو هەواڵانی کە نەک بابڕین هەموو زۆربەی زۆری ئەو هەواڵانەوە تایبەتی دەستی دامەزرێنەر و تێکۆشەڕە دێرینەکان ئەوانە بوون کە پێشتریش لە شۆڕشابوون و لە خەباتابوون بەڵام لە نسکۆیە قبولیان نەکرد و ئومێدیان جێڕایەوە لە کاتە لە ڕووی مێژوویەوە لە ئاستی تاکەکاندا لە ئاستی سەرکردەکاندا ئەمانە بەردەوام بوون لە خەبات و تێکۆشان وە ئەوانە بوون کە متمانیان بەگەل و بەخۆیان و بە بزوتنەوە هەبوو بە بزوتنەوەی شۆڕشی چەکداری پێناو داکۆچیکردن لە مافی گەلێکی چۆساوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە باسمان کرد کە چەندێک بایەخی داوە بە کۆمەلگا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خەباتی مەدەنیەوە هەموو ئەمانە ئەگەر بێ بەراورد بکرێت بە ڕێزمان هەیە بۆ خەبات و تێکۆشانی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانیش بەشی خۆیان خەباتیان کردووە هەموو ئەوانە ماندوو بوون بەڵام ئەگەر بێت و بەراوردی بکەین بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرمەشقی خەباتەکە بووە یەکێتی بووە هەولی داوە دەستی ئەو لایەنە سیاسیانش بگرێ و بیان هێنێتە پێشەوە بۆ ئەوی شان بەشان هەمویان لەژێر
چەترەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەجێر چەتری خەباتی گەلی کووردا کۆ بکرێنەوانی و ئاراستە بکرێن بەرەو بەدیهێنانی ئەو ئامانجە دووری کە ئێستاش خەباتەکەمان بەردەوامە و ئێستاش ئەگەر بەراورد باسی ئەم ڕۆژ بکەین ئێمە کاتێک کە باسی خەباتێک ئەەکەین ئەوەی ئێستاش گرنگە چی ئەکرێت ئێمە هەر چۆن شانازی بە سەروەریەکانمان و بە دەستکەوتەکانی پێشوە ئەەکەین بەڕاستی ئێستاژ یەکێتی نیشتیمانی سنگەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها سنگەری داکۆچیکردنە لە مافەکانی خەڵک سنگەری پاراستنی دەستکەوتەکانە یعنی هەر لە خەباتی پەرلەمانیەوە و لە هەرێمی کوردستان بۆ چەسپاندنی ئەو یاسایانەی و هەموارکردنەوەی ئەو یاسایانی یاخود ئەو شتانی کە پێویستە بۆ ئەوەی کە مافی تاک بە تاکی هاوڵاتی هەرێمی کوردستان بپارێزرێ چونکە حیزبی سیاسی تەنها حیزبی سیاسی ئامانجی حیزبی سیاسی پێویستە ئەوە بێت کە داکۆچی بکات لە مافی هاوڵاتیان و ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتیانی دابین بکات کە ئەمە بە دڵنیاییەوە یەکێک ئامانجە سەرێکەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەر بۆی دروست بووە و هەر بەردەوامە لەسەر ئەو خەباتەنەتەوەی لەسەر زمانی هەواڵ مام جەلال کە ئەڵێ لەو تاریکە ئەفەرمیکە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە دروست بووە بۆ ئەوەی کە درێژە بە خەباتی گەلی کورد بدا بۆ ئەوەی کە بڵێ ئەمە گەلێکی زیندووە و قبولی ناکەین و ئەم خەباتە بەردەوام ئەبێ هەتا گەلی کورد بمێنێ ئەم خەباتە بەردەوام ئەبێ واتە ئێمە پێویستمان بەوەیە کە نەوەی نوێ جیلی نوێی کورد نەوەی نوێ لەگەڵ ئەم خەباتە مەدەنیە بەردەوام بێت هەمیشە لە هەموو سەردەمێکە کۆمەڵی گەنج هەن کۆمەڵێ کەس هەن لەناو ئەو جیلە نوێیە کە بەردەوام تێکۆشان ئەکەن قوربانی ئەدەن بەردەوام ئەمە پێویستە لە گەلی کووردا ئەم ڕوحیەتە هەر زیندوو بێ هەر بەردەوام بێ ئەم ڕوحیەتی پێدانە لەبەرەوە ئەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنگەری بەغا لە پەرلەمان ئەو سنگەرەیە کە داکۆچی لە مافی هاوڵاتیان ئەکات ئەو سنگەرەیە کە داکۆکی لە قوتی هاوڵاتیان دەکات باشە خاتوش لێر لەگەڵ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوێکی پڕ سەروەری تۆمار کردووە هاوڵاتیان گلەییان هەیە داواکاریان هەیە پەیامی زیاتریان هەیە داوا دەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە خەمی هاوڵاتیان بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە سوودوەرگرتن لە مێژوەکەی دەتوانێت لە ئێستادا خەمخۆری کە ڕاستەقینەی هاوڵاتیانە زیاتر بە داوای هاوڵاتیانەوە بچێت یان پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان جگەلەوەی کە سوود لە مێژوو وەردەگرێت خەباتێکی دیکە ئاراستە بکات طبعا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە وتمان مەبدە لە لای کە خزمەتکردنی تاکی هاوڵاتی خواستەکانی هاوڵاتی پێداویستەکانی هاوڵاتی خەڵک هاوڵاتی حەقی خۆیتی گلەی بکە لەبەرەوەی ژیانێکی شایستەی نییە ئەو قوربانی ئەو تەسحی کە ئەو لەگەڵ هێزە سیاسەکانە کردوێتی بۆ ئەوی ژیانێکی شایستی هەبێ بەڕاستی ئێستا لە ئاستی خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە نیە لەبەرەوە ئەبینین لە سەردەمی ئێستاداوە ئەم قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە ئاستی لوتکەدا بەڕێز کاک بافڵ هیچ شتێک بە زۆر نازانێ بۆ ئەوەی کە داکۆچی بک لە مافی هاوڵاتیان جا ئایا ئەوە ئەگەر سەردان بێ بۆ هەموو سەردانی لایەنە سیاسەکان بانکردن و بانگەواز بێ بۆ هەموو لایەنە سیاسەکان چ لە ئاستی هەرێمی کوردستان یاخود چ لە ئاستی عێراقا ئەوە بێت کە لە ڕێی نوێنەرانمانەوە لە پەرلەمانی بەغا نوێنەرانمان لە هەرێمی کوردستان چ ئەوە بێت لە ڕێی کە وەزیرەکان و لە ڕێی کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا لە هەموو سێکتەرەکاندا بەدەم خواستی خەڵکەوە بن و دواتر ئەو کۆڵ سنتەری کە هەواڵ کاک بافڵ درستی کردووە لە پەرۆشیەتی بۆ ئەوەی کە دەنگی هاوڵاتیەکی ئاسایی بەدەر لە هەموو بیرو بۆ چۆنێک دەنگی هاوڵاتیە کە دەنگ و دەسەڵاتی نیە و دەنگی بە هیچ شوێنێکی ترناگا بۆ ئەوی ڕاستەوخۆ دەنگی بگات بە کاک بافڵ وە لە ڕێی ئەو هەواڵانی کە لەوێ بەرپرس ئەبن لەوێ و ڕاستەوخۆ دەنگەکەیان ئەگەن بە کاک بافڵ چارەسەری کێشەکانی هاوڵاتیان بکە ئەمانە هەر هەمووی ئەوەیە کە یەکێتی متمانی بەوەی یەکێتی دروست بۆ خەڵک و بە پشتیوانی هاوڵاتی دروست بووە لە پێناو خەڵک دروست بووە لە پێناو خانوقڕەکان دروست بووە و هەتا ئەوەندەی کە دەسەڵاتی هەبێت یەکێتی پشتیوانی ئەوان و بەردەوام ئەبێت لەسەر ئەم خەباتە مەدەنی و لەسەر ئەم خەباتی دیموکراسیانی بەڵێ خاتوش لێر ڕەنگە بڵین یەکێتی لە قۆناغی سیاسی هەندێک جار شکستی هێناوە دووبارە کاری کردوێتەوە مێژووی تۆمار کردووە سەرکەوتنی تۆمار کردووە لەم بارودۆخە سیاسی ئێستی هەرێمی کوردستاندا یەکێتی لەگەڵەوەی کە لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک ئەگەر گرژیەک لە نێوانیانە هەبێت تێنەگەیشتنێک لە نێوانیانە هەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی 48 ساڵیدا لە پەیامی 48 ساڵی یادی دامەزراندنیدا باس لەوە دەکات کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی کۆبوونەوەی نیشتیمانی هەوڵی تێپەڕاندنی کێشەکان چارەسەرکردنی کێشەکان دەدات ئەم سیاستە حەکیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە چەتری کۆکەروی تەواوی بیر و بۆچوونە جیاوازەکان و تەواوی لایەنە سیاسیەکان بۆ تا چەندە قەیرانە سەختەکانی هەرێمی کوردستان تێدەپەڕێنێت حەزەکەم بەسەر ئێستا وەڵامی ئەو پرسیارت ئێمە بەڵام یەک قسەت کرد با من یەک تێبینی بم لەسەر ئەو قسەی جەنابەت
یەکێتی شکستی نەهێناوە هەرگیز شکستی نەهێناوە لە هیچ قۆناغێکە چونکە لە هەر قۆناغێکە ئەو بڵین ئەو کاتە قورسانی کە ڕۆبەڕووی یەکێتی بۆتەوە کە بەهۆی باوەڕبوونی بە دیموکراسیەت باوەڕبوونی بە ڕای جیاواز ئەو ئازادیەی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بۆ ڕخنە و ڕخنە لە خۆگرتن لەوانەیە لە هیچ لایەنێکی سیاسی ترا قبول نەکرێت دەشێت هەندێکات بیرڕای ئازادی یەکێتی بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر حیزبەکەی دەنگی حیزبەکەی لایەنگیرانی حیزبەکەی هەبوو بێت کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵێ وەکو بەهێزی یەکێتی وابێت شکستەکە نەک بە جۆر هەر وەکو باسێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەندێک قۆناغ ڕەنگە بە هۆکاری ئەو ئازادی فراهەمی کردووە لە هێنانی دەنگ لە ناڕزایەتی کادرەکانی هاوڵاتیان کاریگەری لەسەر هەبوو بێت بەڵام هەمیشە بە ڕێبازە حەکیمانەکەی سەرۆک مام جەلال بەو سیاسەتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی دایناوە بەردەوامی هەبووە. بەڵێ جا ئەو کاتە قورسانی ڕوبەڕووی یەکێتی بۆتەوە هەر زۆر چەندین جار تووشی ئەوە بکە لێکترازانی تیا دروست بۆ لە ناوخۆی حیزبەکەیە حیزبەکە جاری وا بووە لە ئاستێکی زۆر گەورەیە یعنی ئەگەر وا بۆ بڵین بۆ بە دوو کردەوە بەڵام یەکێتی هەر خۆڕاگر بووە یەکێتی هەر ماوەتەوە یەکێتی هەر بەهێز بۆتەوە لەوانەیە لە ئاستێکی زەمەنی دیاریکراوی کەماوەستا بێت نەیتوانی بێت لەو بەهۆی ئەو دوو کردبوونەوە نەیتوانی بێکە گەشە بکات بەڵام لە قۆناغی دواترە دیسانەوە لەبەرەوەی متمانی جەماوەری هەیە متمانی هاوڵاتیانی هەیە متمانی کادرانی هەیە دیسانەوە بە سەر لە نوێ دروست بۆتەوە و گەشەی کردوتەوە بەرەو پێشچۆتەوە خۆڕاگر بووە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو ئەوانەشەوە بە هەموو ئەو مەرقۆناغ قورسانەوە کە تووشی وە بەڕاستی لەوانی متمانی هاوڵاتیان ئێستا هەیەکێتیان هاوڵاتیان هەر چاوەڕێن لە یەکێتی کە ئەویان بکە تەمان یەکێتیش بێکەم و کورتی نییە یەکێتی بەرهەم و ئەنجامی بڵین ئینتاجی ئەو کۆمەلگایە لەو کۆمەلگایە دروست بووە یعنی ئەوە نەبێ بڵین ئیسیرات کرابێ لە شوێنێکی ترەوە هاتبێ لەبەرەوە ئەوانەی کە لە ناو یەکێتیە خەبات ئەکەن و تێکۆشان ئەکەن هەر بەرهەمی ئەو کۆمەلگایان بەدەر نییە لەکەم و کورتی ئێمە خۆمان کە ئەڵین ڕخنە و ڕخنە ڕەخۆگرتن کەواتە ئێمە خۆمان لەناو خۆمانە شت هەیە بەردەوام هەتا ژیان بەرەو پێش بچێداوەکاری و خواستی خەڵک زیاد ئەبێ و بەردەوام کەم و کورتیش هەر ئەبێت بەردەوام بۆ هەموو قۆناغێکی نوێ داخوازی زیاتر خواستی نوێ هەیە یەکێتی چی بکە بۆ چی کردو وەچی ئەکات بۆ ئەوی کە لەگەڵ لایەنە سیاسەکانە لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمە بتوانێت ئەو قۆناغە بپارێزی بەرەو پێشەوە بەرێ یەکێتی هەر لە سەرەتای دروستبوونی و نیمچەبەرە بوو بۆ ڕاپەڕین یەکێتی بەرەیەکی کوردستانی دروست کرد بۆ ئەوەی کە ڕاپەڕین سەر بگرێ و هەمووان بەشدار بن لەو دەستکەوتەیە پشتیوان بەو جەماوەرە پشتیوان و یەکێتی ناو ئەو ڕەمزە یاخود ئەو دروشمەی یەکێتی کە ئەڵین چەتری کۆکەرەوەیە یەکێتی بۆ عێراق چەتری کۆکەرەوە بوو بۆ لایەنەشی ئەو لایەنە سونیەکان چەتری کۆکەرەوە بوو وتوانی ناکۆچەکانی ئەوان لە ژێر سایە و سێبەری هەواڵ مام جەلالە بەداخەوکە لە بەدبەختی گەلی کووردا زوو لە دەستماندا پێشەوەی کە ئامانجەکانی ترمان بەدەست بێنین ئێمە هەواڵ مام جەلالمان لە دەستدا بەداخەوە ئەگەر بمایە دەستکەوتی زۆر زیاترمان ئەبوو هەم بۆ کورد لە باشووری کوردستان و هەم بۆ کورد لەسەر ئاسی هەموو کوردستانی گەورە و بەتایبەتی ئەو پرۆژە گەوری کە هەیبوو بۆ کوردستانی باکوور و ئاشکردنەوەی کورد و عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ دەسەڵاتی تورکیادا بەداخەوە ئەوانە سەری نەگرت یەکێتی بەردەوام دەرگای لە بۆ تایبەتی ئەگەر ئێمە باسی سەردەمی ئێستا بکەین لە دوای کۆنگری چوارەوە یەکێتی بەردەوام لە پەیوەندیە بۆ لەگەڵ هەموو لە هێز و لایەنە سیاسیەکانە بۆ ئەوەی خۆی چۆ سەردانی کردن سەردانێک دوان ناسییاننا و دەست پێشخەریەک نادوان ناسییاننا لە هەموو قۆناغێکایەتی دەست پێشخەر بووە بۆ ئەوەی اتفاقاتی سیاسی بەرەو پێش بچێ بۆ ئەوی هەموو یەک ئاڕاستە بەرەو ئامانجەکەمان بڕۆین چونکە ئەگەر بەدژی یەکەوە بڕۆین هەرێم زەرەر ئەکا کورد زەرەر ئەکا بۆ ئەوی بەردەوام سەنگەرەکەمان یەک سەنگەری تۆکمە بێ لە بەرامبەر بە تایبەتی نێرانی کورد و لە بەرامبەر ئەوانی کە ئەیانەوێ مافیگەری کورد بەدەست نییە بۆ ئەمەش دەست پێشخەر بووە بەڵام بەڕاستی سەنگەرەکە تۆزێ قورسە لەبەر ئەوەی لەوانەیە هەندێک لایەن هەبن کە بۆ ئاڕاستی و بۆ بیرکردنەوەی بیر نەکەنەوە بۆ ئاڕاستی بیر نەکەنەوەی زیاتر هەوڵ بدەن خۆیان ئیرادی خۆیان دەسەڵاتی خۆیان بسەپێن لەبەرەوە یەکێتی پێویستی بەوەیە هەم لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە هەم پێویستی بەوەیە کە بۆ لە پێناو مافە گشتەکانە هەموو لایەنەکان پشتیوان بن بۆ ئەوی بتوانین ئەو مافانی کە تا ئیستا بەدەست هاتون بیان پارێزین و ئەوانش کە بەزن هاتون ئێمە بتوانین بەدەستیان بهێنین بەڵێ هەروەکو دروشمەکەی خۆشی نسرەتن تا سەرکەوتن یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە سەرکەوتن بەرەو پێشچووندا دەبێت سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ شلێر خەفڕژاشڵی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کوردستانی ئیسلامانیان بووی دووبارە سپاس بۆ بەڕێز